کورد لە ناو سووریادا بە گەشتبینیەوە دەڕوانێتە ئەو هاوسۆزیەی لەسەر ئاستی نێونەتەوەیی هەیە بۆی. تەنانەت لە هەندێک ڕەهەندیشەوە هیوای لەسەر هەڵچنراوە هاوکاتی ئەو دەنگۆیانەی لە ئارادان لەسەر ئەگەر و نەگەری کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە سووریا. بوونی ئەو هێزانەی ئەمریکا لە سووریادا دڵنیاییەکی بۆ کورد ڕەخساندووە سەبارەت بە پارێزراویان لە هەموو مەترسیە دەرەکی و ناوخۆییەکانیش. سێروان قەچۆ لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. سیروان بەرەوەی دەستکەین بە پرسیار وەڵامی خۆمان لەسەر بابەتەکەمان منە بێ سپاس بکەم. ئەم دوو هەفتەیە ڕابردوو ئەرکێکی زۆری کێشا بۆ بڕێوەبردنیە بەرنامەیە زۆر سپاس بژیت. کامیان گرنگترە بۆ کورد لە سووریادا مانەوەی هێزەکانی ئەمریکا یا ئەو پشتیوانی ڕێبەرانی ئەوروپا لە کوردی دەکەن؟ هەردوو ڕاستی بڵێن ینی هەگەر ئەم داخوێنیان کاربدەستێن کورد بنەرن دەبێژنەوە هەبوونا هێزین ئەمریکی نەتەنێژ بۆ شەڕێ دژی بەرمایەن داعشێ گرینگە لێ هەروهاش بەرکۆنها سووریە دقۆناغە گەلێکی نازک و هەستیارە دەرباز دەبە هەبوونا هێزین ئەمریکی دکارە ببە فاکتەرێکی سەقامگیریە ژبەرولۆ ئەو لەگەل پشگیریە دیپلۆماتیک و گەلک وڵاتین ئەوروپاژی ددن براستی کورد دەبێژن دکارنوەیەکێ بکاربینن دەماگۆ بچنج بۆ دانوستاندنان لەگەل حکوومەتان و لە شامێ گەلە کەس بتایبێت وڵاتێک وەک فەرەنسا وەکوتە دەست بەشەیەکەی بەرنامەیەژی نیشان کرد کەک بڵێن مختاسەرۆکە فەرەنسی دەردەکەوە و دەبێژە ئەمێ بە بەردەوامیە بدن پەیوەندیا خوا یان پشگیریا خوا بۆ هێزن سووریا دموکراتی کەفتەوەی واتەیە دگوت قۆناغا بێدە و ئەم دەزانن فەرەنساش هەر کەسی بێتر ڕۆلەکە گرنگ وەکو وڵاتێکی ڕۆژاوی ڕۆلەکە گرنگ وان هەفدیتنێن سووری دەدلیزە وەس باوەڕ دکم دە قۆناغا بێدە وێ کورد لەسەروەیەکی ژی بلیزن کا چاوات کارن vê a piştgiriya Frensî bikin wekû sermiyanekî siyasî di çarçeweya xwe lêreda pirsyara serekiyeke li we daye ew piştîwaniyane besin bû ew ke Kurd bitwane li Sûriyada mafî xwe desteber bike besin bû ew ke Kurd parêzraw be نا نبسن صديق صدق برجو نهادو تشتني يك وكتشي قلت يعني كرد خوازن ج آلية دنري أم بيجن ج حكومة أحمد الشرع نشان بدن كو هبونا وان د چارچوبه سوريا ده garantiye جبو آرامی و ساقامگیریا سیاسی لید همان دمیده گله کارت هنگ او دکارم بکاربینن چه هزین سوریا دموکراتیک بینجی چه ریوبریا خسر بی و حتی انا کسرجی کو وقت چند هزین سیاسی بهفرا بچن شامی ولویده که دانوستاندنا پیک بینن لی امجبیر لكن جوجل آلوزی هن سرعرده بلين يعني داخوانيان هري داويين قصده ومسده يعني مجلس سوريا ديمقراطيك درباري وگرا دستسازی و دامزرینین دولتی بو هرمین روجاوا ام بگیجن هرمین جر کنترلا قصده اوانا گش نمونه کو اوانا نتنه چاوره دکن کو داخویانیک ج اروپا یان وڵاتێکی ئەوروپایی یا وڵاتێکی ڕۆژاوایی دەرکەوە لێ دخوازن وان وەیەکێ بکن پشگیریەکە ڕاستەقین لەسەر عەردێ کورد لە ڕۆژاوا سەدی سەد دەزانن کۆ نوها ڕەوشەکە نو هاتی هۆلێ حتاش وان دەبێت چ ئەو ئالیکاریاش دەرڤە وەرگەرینن بۆ سەرمیانێکی سیاسی باشە سیروان وەکو ئاماژۆ پێکرد دەڵێ ئەو پشتیوانیانە بەس نین بە تەنیا کورد بە هەموو لایەنەکان چیتر بە پێویست دەزانن کرێ بۆیان كرد بيجن هجمارة كتشت هنا دفيل لسر عردي ورن جيب جيكرين حتاكو أو كاربن بهساني هناك داخوازين آلية دن بيبين يك جي مثلا من سو قرقرنا ما فين كردي يعني هبونا كردان لسوريا دستورة سوريا دا أو دبيجن دفي أفيك وهمو آلي كاك بالين دفي أم بيجن همو آلي لسر كي هاورانة چه أنا كسبه چجی ریوبریا خسر به چجی مسده و قصده به کو دوی کرد د چارچوبه سوریا نو ده اگرم بحث سوریا نو دکن دوی هنک مافین کردان این سرکی د چارچوبه دستوری ده وره گارانتی کردن اگر نه روشا دی فاکتو و بوی شکلی بردوامیه بده آلوزین کو دما رژیما کفن رژیما بعض ده هبن بله اما بابلین اوشتانیه که کرد به پیوستی دزانه بلام کورد بۆ خۆی چ جۆرە بەرپرسیارەتیشی لەسرە بەتایبەتی ئادەم سەروەختەیە کە دەگوترێ دەوڵەتی نوێی سووریا دادەمەزرێنرا بەێ بەری هەر تشتی ینی کورد
نها آلیین کردی ام بیژن آلیین سیاسی و لشکریجی بحثاوی که کن کو یکیتیا پاراستنا سوریه یکیتیا پاراستنا خاکا سوریه ارکی میجی و دو بیژن د چند 10 سال داویده به تایبت 2014 حطانوها آلیین کردی و هیزن سوریه دموکراتیک بوبون فاکترکش بو پاراستنا یکیتیا خاکا سوریه و اوای خالک گرینگ گو کرد نها به نزیکایی بحثی کن جبرگو هناك دنگ هنا دناف حكومتها سوريا يعني دناف كسن اوبوزيسيون بو نهابو ندا صلات د بيجن كرد جدا خوازن كرد خوازن ولاتك دناف سوريا ده يعني سوريا جدا ببن كرد بيجنا ايجو آلیه سرکی کو د شر نافخویی سوریه ده نهش سوریه ورده دابش کردن کرد بو و ام لسر امویه که دوپاد کن ام تکزیه لسر یک رکریزیا سوریه دکن لی حتی گور یک رکریزیا سوریه بردوامی وره پاراستن دوی مافی کردان و صدی صد پیکاته اندن کول گل کردا دجین چیجی کریستیان و عرب و نتوندن کول روجاوا دجین دوی مافی وان که سوارن پاراستن حتی کو امکاربن بحثا قوناغا پشتیوی بکن یان دانو ساندنا هلبت لێستا قسە و باسێکی زۆر هەیە سەبارەت بەوەی کە شاندی هاوبەش پێک دەێنرێ بۆ توێژکردن یا دانوستاندن لەگەڵ دیمەشقدا چی نوێ هەیە لەسەر پێگەرانی ئەو شاندا؟ نها هردو آلی ام بیژن چه پیاده یان جی قصده و چه جی انا کسا انجمن اجتماعی کرد دو بیژن دانوستندن بردوامه نها کسی که وکو ناف بینکار جنرال مظلوم عبدی فرماندار گشتی قصده ناف بینکاری دناف برا هردو آلیان دکه خویای هنه کورگلی هنه هین هردو آلی نگهشتن رایکفتن لسر لسر ام بیژن هیلن گشتی بريارك هي كو كرد ذي بكودنجي بيك هالوست وصدي صد بيك شاند هرن شامي لسر تشدان وصلنا انه ها قالك اخافتن تنكرين كو انا كسد باكو بشاندكي بتشا وبيدا يان ريفا بريا خسر بشاندكي دن بتشا لصدي صد لسرويكي هاتي كرين بتايبت كو قصده خوكو آلیکی گارانتور د نافبرا هر دو آلیین سیاسی انا کسو پیدا نشان داده کو دوی کرد بیک دنگی هرن شامی حتی کو مافیا کردا د دوی چارچوی دوی مین نگو حکومت نویا سوریه آلیکی لسر حساب آلیکی دن بکار بینه سیروان سپاس دکم بو زانیاریەکانە زۆر سپاس دەکەم. ئەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهای خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.